یانەی ئاشتی لە یاریگای خۆی ناتوانێت برنەوە بەدەست بێنێ و لە هەفتەی شەشەمی خولی پلەیەکی کوردستان بە گۆڵێک لەگەڵ یانەی هەڵۆ یەکسان بوو. یانەی ئاشتی تا ئێستا لە یاریگای خۆی نەیتوانیوە بردنەوە بەدەست بێنێت و ئەم هەفتەیەش لەگەڵ میوانەکەی یەکسان دەبێت. کێبڕکێکانی خولی پلەیەکی کوردستان هەفتەی شەشەم کۆتایی هاتوو. یانەی ئاشتیش لە یاریگای خۆی میوانداری هەڵۆی کرد. سەرەتای گێم یەکەم یانی خاوەن یاریگا باشتر دەرکەوتن و بێرشکردن دەستیان بە یاری کردو. سەرکەوتوش بوون لە تۆمارکردنی گۆڵی یەکەم لە ڕێگەی هێرشبەرەکەیان منتەزر عەبدولحسێن لە خولەکی 15. دوایە و گۆڵە یانەی میوان هێرشەکانی زیاتر کرد بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام سەرکەوتوو نەبوون، بەتایبەتی هێرشە ترسناکەکەی خولەکی کۆتایی ئەم گێمە. گێمی دووەم بە پێچەوانەوە یاریەکە زیاتر بەهێزی بەخۆیەوە بینی. بە جۆرێک دوای یەک خولەک لە دەستپێکردنی فیکەی ناوبژیوان، ئیبراهیم غازی لە خولەکی 46 گۆڵی بەرامبەری یاریەکەی تۆمار کردەوە. دوایە گۆڵە یانەی ئاشتی باشتر دەرکەوتنەوە و زۆرترین هێرشیان ئەنجامدا و ستوونی گۆڵی میوانیش ڕێگر بوو لە گۆڵی دووەم. لە بەرامبەردا یانەی میوان بەهۆی پەلەکردنیان لە هێرشەکانیان دەیان توانی سوود لەو هێرشانە ببینن کە دەیان کردە سەر گۆڵ یانەی ئاشتی. هەرچەندە ناوبژیوان لەم گێمەشدا گۆڵێکی یانەی هەڵۆی بە بیانی ئۆفسایدەوە ڕەت کردەوە. لە کۆتاییشدا یاریەکە بە گۆڵێک و بەخاڵێک بۆ هەردوویانە کۆتایی هات. ئەوەی ڕاستی بێ خۆمان حازر کردو بۆ سێخاڵی یاریەکە، دەستپێکی یاریەکەش بینیتان بە باشی دەرکەوتین و گۆڵیشمان تۆمار کرد و فرسەشمان بۆڵ کەوت. بەڵام لە دەستپێکی شەڵی دۆم هەر 5 دقیقە گۆڵی تعادلمان لێکرایەوە و زۆر هەڵویشمانە و خۆشتان ئاگادارن. نەتیجەیارەکەی یەک تەواو بوون. ئینشەڵڵا خۆمان حازرکەین بارەکانی ئایندە لە ئەوەی ڕاستی یاریزانەکانمان لاون خیبرەیەکی ئەوتوان نییە بە ئەزمموین، بەڵام یاری باری باشترە. مسپاس بخوام من وەکو خۆم لیان رازیم و دەستخۆشیان لێکم. ئینشەڵڵا بۆ ساڵەکانی ئایندە زیاتر باشترە بن و دەرەکون. بەڕاستی ئەمە ئەو 4 گەمێک چوو لە مەلعەبەمە بۆڕۆن بیاوێدی بقڕبی تۆپۆنی نایەتەکردن. ئاستە فەریقەمە زۆرێ باشە، یعنی ئەڤڕۆ دیار بی ئاستێمە سەحکێمە چەند فرسە نەکردنێت لو مەلعەبە باش بی. بەس بەداخەوە ئەمە هات بینەوە کاڤڕۆ ئەم سێ خاڵە ببین، بەس بەداخەوە وەلێ هات ئەنجامەکە یەکسان بوون. بۆ خۆش سوپاسیا هەمی لاعبە بکەین تەقسیری نەکرد و بەڕاستی فەریقە ئاشتی یانەیەکە باشە، یعنی چعی بلێنیە، بەس ئەوە باش بی جمهورەکە هات بی، یعنی توپۆنەکە زۆر جام بی. بۆ بەرامبەربوونە یانەی ئاشتی لە پلەی دەمی ڕیزبەندی خۆی دەبینێتەوە بە کۆکردنەوەی 6 خاڵ و هەڵۆژ لە پلەی هەشتەمە بە 7 خاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلەیمانی.